دەستگای ستاندەرد وەکو گراوێکی وەکو جزیرەیەکی دێمۆکراسی ئازادیە دەرەوەی حەزب و حکومەت دەرفەتێکی باش ماڵە هەموو گەلێ کوردە هەموو ڕەوشنبیرانە ئێمە لە کۆنگرێ نەتەویژی بیری تێ هەبوو ناسی زۆر سپاشی بۆ ئەم دەرفەتە ڕاستی ببۆرن من دەبێت چەند ڕۆژ پێش ئێستا مە باس بکرە بەزنێک ڕەوشێ تەندروستی چێ بوو دوا کەوت بەلەم لایەکیش باش بوو ئەو کاتە ڕژیمی بەشەر ئەسەد نەکەوت و دوای کەوت زۆر ساف نەبوو ئێستا ئێمە دەتوانن بە ڕۆن و ڕەشکاوی باسی ئەوە بکن کە ڕۆژاوای کوردستان هەموو ڕووداوێن جیهانێ یه هەری بجوولە یعنی هەرەکەت لە سووریا نە لە ئوکراینە لە ئوکراینە رووسیا و ئوکراینە شەر دکن ڕاستە بە وەکالەتیان بێژن ئامریکاوانە پشتگیری دکن بەلەم وجودی دو دەوڵەتە رووسیا و ئوکراینە بەس ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دلێ دنیایە بە تایبەت ناوبینی چەمێ دیژلە و فرات سوریا بەخۆشی لە کەون لە تاریخیان مەرکەزێکی گرنگی دلێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریایداژی هەموو لەسەر کوردە ئەوەی دیمەشق دیارە ئەوەی دیمەشق پێشتر ڕژیمی بەشەر ئەسەد بوو ئێستا جەماعەتێکی دن هاچیە یعنی هەر کەسێک بچە سەر بکەوە ئیتر لە نەتەوێ عەرەبە و ئەوە دیارە دەوڵەتە بەلەم هەموو کێشمەکێش لەسەر ڕۆژاوای کوردستانە ڕۆژاوای کوردستان بەشێک لە سووریا دەمینە یان دەبێت دەوڵەتە ڕۆژاوای کوردستان لەگەڵ پرۆژێ ئامریکا بریتانیا فەرەنسا ئەو لا ئیسرائیل یانژی پرۆژێ تورکیا پرۆژێ عوسمانیا کە پێشتر لەگەڵ ئیران و ئەم بێژن رووسیا ئەوێ سۆچی ئاستانە هەبوو من لێرێ ئێمە بەخۆ کوردێ باکوورن عەشیرەتێ بڕووکە دوای ئێمە ستالین ئەم سرگونێ کازاکیستان کردن ڕاستە من زمانی رووسی زانم لە کوردستانژی بەرپرسێ بەشی رووسی بووم بەم لێرێ وەکو کورد قسە دەکەم و بێلایەن ئەوەی دە بەرژەوەندی خۆمەدا ئەوە باس دەکەم رووسیا لە درێژایی تاریخ ئەوەی کە پەیوەندی خۆ گەلگەلی کورد هەبوو رووسیا یەک ئارشیوی کورد و کوردستان لە دو مەرکەزی جیهانەیە هەموو معلومات عەشیرەت بنەماڵە فەرهەنگ لە کوردستانی خۆمان نییە یەک لە بریتانیا لۆندنە یەک ژە لە رووسیا مۆسکۆ و سانت پێترزبورگ ئەوەی ئەوان لەسەر مەزانن بە تایبەت ڕووسەکان چونکی رووسیا ئیمپاراتۆری رووسیا حتا تورکیا زمانی عوسمانی هاتیە شەڕکردنە هاتیە بۆ ئیراندا کوردستانی کافکاسیا و بە حکمی ئەوە پەیوەندی خۆ گەل عێراق سووریە هەبوو لە ئەم سەردەما یەکەم دەوڵەتە کە معلوماتێکی هورد لەسەر کوردە دو تابعەتێ دویەم لە دێر زەمان کورد لەوێ ژیانە مەسەلە باسی ئەوە دکن 150 ساڵە نەخێر ئێمە کوردên کافکاسیا کوردستانە سۆر دەوڵەتێ شادا دیامەن هەبوو ڕەواجیا تاریخی مە گێژە 4000 ساڵ جامە بێمە سەر مەسەلەی ئەوە کێمێکی هورد باس کردم دەوڵەتی رووسیا کۆماری کوردستان لە مەهاباد سۆڤێت ئالیکار کرد ئاوا بوو دوایی کۆماری کوردستان نەما رووسیا خۆ کشان دو کوردستانە سۆر دامەزران 1923 حتا 30 ئەوە دویەم دەوڵەت ئەوە ژی هەلوەشاند کۆماری ئارارات ئەوە ژی رووسیا پشتگیری کرد هەلوەشاند ڕێککەوتنی 11 ئادار 1970 سۆڤێت پشتگیری مەلە مستەفا بارزانی کرد سەرۆکی ئەو دەما شۆڕەشی کورد دوای لە 72 لەگەڵ سەدام ڕێککەوت پاشەکشە کرد تاریخی مە رووسیا
تشتێ باشی هەنە تشتێ تاڵژی هەنە بەڵام ئەوەی گرینگە سێ دەولەت بە دەستی ئەوان ئاوا بوو بە پشتگیری ئەوان خۆ پاشەکشەکرد ئەرە من باسێ برێز عەبدوڵڵا وەژاڵا ناکەم کە 1998 چوو ئەگەر بێنە تاریخێ نو لە سووریا دەرفەتێکی زێڕین هەبوو لە دەستی ڕووسەکاندا بە تایبەت لە دوایی 2011 ڕاستە بەڵام لە تایبەت 2015 دەرفەتێکی زێڕین لە دەست ڕووسیادا بوو جا من بۆچی ئەوە باس دکەم ئێمە کەم لایەن دەگرن بۆ وێنەیەکی چێبە لە 2015 رووسیا ئۆپەراسیۆنێکی هەوایی دەست پێ کرد لەگەڵ ئیران بە پشتگیری ئیران کێمێکی پێش ئەوان هاتبوو ڕێگە نەدا ڕێژیمی ئەسەد بڕوخە لە 2016 دەست پێ کرد لە 2017 رووسیا ئوکراینە ئیران تورکیا 4 دەولەت جواتێ سۆچی ئاستانە چێکردن ئوردون و عێراقژی وەکو چاودێر بوون لەگەڵ UN من لە کاناڵی تەلەڤیزیۆنژی باس کردە ئێستا لێرەش باس دکەم من لە 2013 کەک نەجات هەنە تشتاگادارە لە 2013 14 15 16 من ناوبژیوانی رووسیا لەگەڵ ڕۆژاوای کوردستان و بەشێک لە باکووری کوردستان دەکرد خودی پوتینجی ئاگادار بوو ئێستا هەوسەرۆکی ئێستا پێدێ هەواڵ خەریب هەسۆ و کەک ساڵا موسلیمژی پێمە دە پەیوەندیەدا بوون چەندین دانیشتن کردنە تابی ڕسم و ڤیدیۆش گەل من پارێزراون ڕووسەکان یەکەم دەولەت بوو پێش هەموو دەولەتین دنیای نونەرەتیە کوردی ڕۆژاوا لەگەڵ خۆ کرد دەبن ناوی کۆمەلەی مەدەنی نێزیک بوو گفتوگۆی مە لەسەر ئەوە بوون گفتوگۆ لە هەولێر بوو لە سلێمانی بوو بەشێک لە قامشلۆ بەشێکژی لە مۆسکۆ ئەوەی هەولێر سلێمانی من ئیدارەت کرد بە حکمی ئەوە من ڕووسی زانم و مە بەشێکی ڕووسیا و کاتە دروست کرد ئێمە بە ڕووسەکان ئەو کاتە وتیان ئێوە حەقی وە هە پەیوەندی وە لەگەڵ وان دەولەتە هەبە بەڵام لەسەر حەسابی کورد نەبە رووسیا ji ber ku hûrde dikete goşegirî û amedesaziyê şerê Ukrayna dikir pîwîstî xwe bi korîdorekî bo enerjî guastnaway enerjî gaz û neft hebû ew jî bi rêgeyê Tirkiye bo Ewropa çimkî li Ukrayna pîşawan digirtin لەگەڵ تورکەکان کەتە ناو گفتوگویەکی جدی و ئێمە هەست دکرد دەما لەگەڵ تورکەکان کێمە کێشەی خۆت شێبە کارتێک کورد دجوولینە تێ هەنێک مقابلە دکە دچە ناو گیری لە مقابلە دکە هەنێک کۆنفەرانس دکە لە ڕاگەیاندن باس دکە بۆ تورکەکان تەعویز بدن ئێمە لەوی تێگەیشتن ئاخر دانیشتنی مە چێ بوو هەبزام ناوی خۆ مارگێڵە ئەگەر خەڵەت نەبە بالیۆزی رووسیا ئەوەی لە سەردەمێ سادام بالیۆزی رووسیا لە عێراقی دەما سادام کەوت هەموو ئارشیوی مخابرات ئارشیوی سادام ئەو برد ئەگەر ئێوە بزانن ئامریکا بۆمباردمانجی کردن ئەوێن ئێمە ئاخر دانیشتن کرد پێمە وتیان یەک دەبێ مافی کورد دەستوری سووریای دەوارە چەسپاندن دو هەرچی گفتوگویەک لە سۆچی ئاستانە هەبە دەبێ کورد بەشدار سەرۆکی رووسیا پوتین لە UN دەگوت لە UN دەگوت قەرەمانترین کەس کە دژی داعش شەڕ دکە سووریا و کوردن ئەوانە دە گفتوگۆی سۆچی ئاستانادا بانگی تێرۆریستەکان کردن بانگی کورد نەکردن ئەوە یەک دوو ئەفرین و ئەوانژی تەسلیمی تورکەکان کرد ئەو دەما پەیوەندیمە لەگەڵ رووسیا تێک چوو و پێوان وتمانژی نە ڕژیمی ئەسەد لەوێ دمینە نە ئێوە دمینن بەڵام کورد دمینە و کورد ئەو کاتا مەجبورە لەگەڵ ئەمریکا ڕێک بکە لە ئەنجامدا سۆچیش تێک چوو ئاستاناژی تێک چوو ئەسەد ژی نەما رووسیا ژی نەما ئیران ژی نەما داعشی نەما کوردما ئەو کاتا کورد مەجبور بوون بچن لەگەڵ ئەمریکا ڕێک بکەن ئەوەی ئێستا نەبژاردێمە ئەوە پێمە خۆش بوو ئەو کاتا ئێمە گفتوگویەکی چڕ کرد چونکی هەواڵ مازلوم ئابدی بە خۆ فەرماندای مە بوو لە شاخ ئەرێ ئەمریکا رووسیا ئێمە گفتوگویەکی لۆژیکی کرد ئەوەی لەبەر دەستمەنە نێزیکە رووسیا چونکی ئۆقمەتێ بەشەر ئەسەد لە ژێر تەسیزی تەشیری رووسیادا رووسیا دکارە تەسیری خسەر بکە نە ئەمریکا بۆ مە باشترە
لەگەڵ رووسیا یا دودیا ئێمە بە ڕووسەکان وتمان وتیان پرۆژێوە چییە وتمان پرۆژێ خۆتان رووسیا لە 22 کۆمار پێکتی ئێستا دۆنێسک لوگانس ئەوێ دیکەنە بەڵام ئەساس پێش ئەو شەڕە 22 کۆمارن سیستەمی فێدراسیۆنی رووسیا چ مافدەیە شێشێنیستان داغستان بدە ئێمەش ئێمە تشتێکی زیاد ناخوازن هەر ئەوێ تۆ لە ناو وڵاتی خۆدا دە سەدا پێنجی بدە ئێمە کورد هیچ قبول نەکردن یەک گاوێکژی پێشوە نەوتن و رووسیا بەردەوام کورد دکرا قوربانی پەیوەندی خۆن و تورکەکان سۆچی تێک چوو ئاستانە تێک چوو رووسیا لەوەی نەما ئەوەی وەکو من وتم کوردەکان لە دەما شەڕی کوبانێدا ئیتر لەگەڵ ئەمریکا ڕێکەفتن کردن ئەوە مەرحەلەی یەکەم بوو مەرحەلەی ددیا لە 20 بۆ 24 ئێستا مەرحەلەی سێیەمە ئێستا کەوتنی بەشەر ئەسەد من ئەمڕۆ لە کاناڵ حیشی ئیلان کردم پەیمانی لۆزان هەڵوەشی پەیمانی لۆزان نەماوە لەوانە هەنێک پاشماماوە ئێستا پەیمانێکی نو لە ڕۆژهەڵاتی ناوراستە تێنویساندن ئەو پەیمانی نو نەخشە تێگوهارتن نەخشەی ڕۆژهەڵاتی ناوین بە تەواتی گۆڕانکاری بەسەرداتی ئەوەی 2003 عێراق ڕووخا وەکو ئەوە نییە ڕووداوی کەوتنی بەشەر ئەسەد بە سەدان جار مهمترە لە ڕووداوی کەوتنی سەدام ئەمە یەک دوو فاکتۆری کورد ئێستا گرنگترە لە ئەو کەتە ئەمریکا بریتانیا فەرەنسا بریارێکی استراتێژیک و جدی دان بۆ خراپکردنی هیلالی شیە دەستپێکی بۆ ئۆپەراسیۆنی ئەسکەری دەستپێکردن شەڕی غازە ئەوەی 7 ئۆکتۆبر 11 سنتێبر بەشێک ڕۆژهەڵاتی ناوین گۆڕی هات بۆ ئەفغانیستان و بۆ عێراق 7 ئۆکتۆبر ژی 11 سنتێبر زیاتر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دگۆڕە بۆ وێ ئەمریکا بریتانیا ئیسرائیل فەرەنسا 4 دەوڵەتن ئەوەی کو پەیمانی لۆزان کرد بریتانیا فەرەنسا بوو بەشێک رووسیا ئێستا یەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست دگۆڕن ئەوانانە بەڵام لێرە تشتێک هەیە نەهینیەکە تا ئێستا کەس باس نەکردە تورکیا هەنێکی ئەو مەسەلە پێشخست ji ber ku ئیدلیب لە بن تەسیری تورکیادا بوو ئەمەد شارە جوولانی ژی پەیوەندیەکی خۆنێ توند و تۆ لەگەڵ میتێ تورکە بوو دەما ئەمەد شارە هات دیمەشق سەرکەفت یەکەم وڵات کە چوو لەگەڵ دانشت دەوڵەتی تورک بوو ئیبراهیم قالم بوو سەرۆکی میت دویەم وەزیری کاری دەرەوە ئێستا ژی ئێردۆغان دچن ئەمەد شارە زێدەتر تشتێکی خۆنە ئیخوانی نێزیکی ئێردۆغان هەیە و ئیدلیب پەری سووری بکار نەدات زێدەتر تورکی بوو ئێردۆغان هەنێکی پێشخست ویستی هەنێک گۆڕانکاریە بکە خۆ بەرنامە هەبوو بەشەر ئەسەد دەبیا بڕوخە بەلام وڵاتانی دەرەوە حەز دەکردن بەشەر ئەسەد بڕوخینن لە جیگای ئەوە وەکو سیستەمی عێراقی وەکو فێدراسیۆن شێ ئەوەی 2003 هەموو ئاکتۆرەکان بڕۆن وەکو عێراق یعنی ڕێژیم بڕوخە تشتێکی کوالیسیۆن چێ بە وەکو ئەوێ پۆل برێمێر دوایی ئەوە چێ بوو بەلام تورکەکان دە ناوە یاریدا یاری خۆ کرد لە ناو ئەو یاریادا یاری خۆ کرد و ویستی دوێ فەرسەتێدا دەست بدە سەر ڕۆژاوای کوردستان لە تلهارافات مین بیش دەست پێ کرد هاتە پەردەی قاراقۆس و بەر بە کوبانێوە هات ئیسرائیل دەست بەجێ هۆڵان گرت ڕێکەفتنی 1974 ئەوەی کو ئیمزای کردبوون لەگەڵ سووریا هەڵوەشاند هاتە چیای هەرمان نێزیکی دیمەشق بوو ئەمریکا هەریرا هەولێر عین ئەسەدی ناوە عێراق و ئەتەنف لە سێ بەرەگە هێزی هەری زیرەک پێرا دەبێژن پشیلێن دەریا هێزی هەری زیرەک جوولە پێکرد بردە کوبانێتەوە ئەمڕۆ گەیشتە کوبانێ بەلام ئەوەی من معلوماتی منی هورت هەیە دەستگای هەواڵگریی ئەسکەری ئەمریکا بریتانیا فەرەنسا ئەمە 6 ڕۆژە لە ناو کوبانێتەوە خەتێک بۆ تورکیا دیار کرد و ئۆپەراسیۆنێک دژی من بجی دەست پێ کرد لێرێ پێرا دەبێژن ڕێگای هەوچەرخ لە سلێمانی دەست پێ دکە گازێ چەمچەماڵ کۆرمۆر
تێ بۆ کەرکووک لە کەرکووک بۆ تەلافر لەوێ بۆ شەنگال شەنگال بۆ مووسول بۆ حەسەکێ بۆ حەلەب دچە بۆ دەریای ناوەڕاست کوریدۆرێ داوود لە بەرامبەر هیلالێ شیا هیلالێ شیا لە لوبنان ڕووخاندن لە فلستین ڕووخاندن لە سووریا ڕووخاندن سەرەت تێ بۆ عێراق و تێ بۆ ئیران دوای ئەوە دچن بۆ ڕووسیا کافکاسیا و ئاسیا ناوی زۆر کەس باس لە ئەوە دکن دڵێن شایێ بریتانیا شاژنێ بریتانیا ئێستا پیاوە شای ئیرە بریتانیا تشتێکی ڕەمزیە شتە ئۆقمەتە نەخێر ئۆقمەت ڕەمزیە شا دەسڵاتێکی خونێ قوڵ هەیە دەما کێشەیەک چێت بە چەندەیەکی سۆر سەرۆک وەزیران هەیە هەنێک جارە هەڵدەگرێ دۆسیای ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان دەدە ئەو چەندێدە فایلێ کەرکووک و فایلێ کوردستان لەگەڵ شای بریتانیا تاریخێکی وانێ 600 ساڵ هەیە پەری هەری زۆر لەگەڵ وانە لەگەڵ ئەمریکا ئەوانە هێشتا پشتگیریە سەلەفیەکان دەکەن دەستپێکی مەسەلەی داعش دەست پێ بوو بۆوی سەرکەفتوو نەبوو ئێستا پشتگیریە ئەحمەد شارە جوڵانی دکن ئەوانە پشتگیریە ڕەوتێکی ئیسلامی دکن ڕادیکال ئەو ڕەوتە ڕەوتێ خۆجیی نینە ئالقایدا داعش چا دەگوتن ئێمە خلافەتێکی جیهانی چێتکن هەیە ڕەوتێکی خۆجیە دەبێ ئەم وڵاتە سەرکەفتن تەواو بەڵام ئەمانە فترەیەکی لە سووریا دمینن هەنێک گروپ لێ جیا دەبن بۆ عێراقێتن و بۆ ئیرانێتن ئەو سیستەمە هەموو دڕۆخینە ئەوە یەک دو ئەوەی بۆ مە کورد گرنگە بۆ لە مەسەلەکە تێنەپەڕن ینی بریتانیا پشتگیری وی دکە هەرێک ڕۆڵێکی خۆن هەیە فەرانسا بریتانیا ئەمریکا ئیسرائیل یەک و بە سەرسەختانە پشتگیری کورد دکە فەرانسا دەرەجە یەک فەرانسا لە تاریخێدا لە 91 پشتگیری مە کورد کرد لە دوای ڕێفەراندوم 2017 ئێمە گۆشەگیری بوون فەرانسا پشتگیری مە کرد لە گەرێک مەرحەلەی تاریخیدا فەرانسا بە سەرسەختانە پشتگیری کورد دکە و پشتگیری ئاواکردنە دەوڵەتی کوردی دکە ئیسرائیل ئەمە مانگەکە بە تەواتی بریار دا کە دەوڵەتی کوردی دروست بە ئەمریکا بریتانیا کێمەکی یاری دکە بۆ شێوەی گلۆبال دەوڵەتی کوردستان دەوڵەتێکی کوردی دە ڕۆژهەڵاتی ناویندا دە ناوە 4-5 ساڵدا دروست بە ئەوە ئێستا لە دەستگای ستاندەر تۆمار دەبێ تعلیل نینە معلومات دەوڵەتێکی کوردستان دروست بە ڕۆژاوای کوردستان تێک ناچێ بە هیچ شێوەیەکی ڕۆژاوای کوردستان تێک ناچێ یەک ji ber ku di 100 salî da gelê Kurd bûne qurbanî Fars û Türk û Ereb bûne serdest ew 100 sal kotayî hat êsta Kurd dibe bigîjne xweda mafê xwe do gelê Kurd gelê herî birêxistinekiriye di meselê demokrasî azadî û meselê Daeş de bi taybet ew elxol jî 6-7 hezar Daeş li ew kampane sisê jî İsraîl bo Avrupa Türkiye کاندید بوو لە ناتۆ ئاڤروپا ببە دەرگەیەک بۆ ئاڤروپا ئەمریکا بەڵام تورکیا ئەو ڕۆڵی خۆ باش نەلەیست یاری کرد ئەوەی کوژ بۆ ئاڤروپا ئەمریکا وەکو دەرگەیەک دە ڕۆژهەڵاتی ناویندا گەلێ کوردە و هەمان دەمێژی بۆ ئیسرائیل وەکو دەوڵەتێکی دنجی هەبە وەکو تەواوکاری هەفدە کوردستانە مەسەلەی سێەم لە تەلەڤیزیۆن نەهاتیە باسکردندا پرۆژێ دەوڵەتی کوردستان دە ڕۆژهەڵاتی ناویندا پاپای ڤاتیکان پشتگیری کرد حەزرەتی عیسا یەک حەزرەتی ئیبراهیم دو حەزرەتی موسا هەموو پێغەمبەرەکان هەموو دین لە ڕۆژهەڵاتی ناوین لەبەر توندراوی مەسەلەی من مسلمانم تا سەر ئەسقان کۆ من باسا ئیسلامێ دکم نەوەکو دین ئەوەی کو ڕەوتێ توندراو بکارتینن لە دژی مرۆڤەکی ئەوان خەریک بوو مەسیحەت نەمینە خەڵکێن مەسیحی لە دوایی ڕووخاندنی سەدام ئێستا دە ڕۆژهەڵاتی ناویندا مەسیحەت نەمینە ئاڤروپا ئەمریکا دە مەسەلەی ڕووهیدا سەدە حیشتێ شکست دەما پاپای ڤاتیکان هات لەگەڵ سیستانی هەفدیتن کرد نە لەگەڵ هەمەین سیستانی وەکو مەرجایەتێ هەموو مسلمانان لەگەڵ وی هەفدیتن کرد و هات چوو هەنێک جیە تاریخی پاپای ڤاتیکان هەم کوردستانە عێراقی هەم کوردستانە ڕۆژاوا وەکو پاراستنی مەسیحەت و دینی خریستیانتیە دبینە و هەنێک کتێبên تاریخی دیرۆکێ wan 5000 ساڵ هەیە لە ژێرزەمینی ڤاتیکاندانە باسێ کوردستان jî tê kirind باسێ gelê Kurd tê kirind bo vê heman demê ema projeyekî ruhî yê Kinîsê dinyayê yê Vatîkan ew êsta giring e
لە ئەم دوسێ ڕۆژە دیالۆگی کوردی کوردی چێبوو دیالۆگی کوردی کوردی چێبوو ئەوە زۆر مهمە و ئەو خەتەریەت وەکو پێشتر نەما ئەوەی ئاخر بە 3-4 دقه ئەوەی ئاخر ئاکتۆرên کوردستانê ئەوەی ku ئیدارەی کوردستانە ئیراقیش dikin yê Rojavaş heger vê rewşê tê nekin guhartina dixuda nekin hegerekî ne heger seda sed ew aktora tê guhartin da belem gelê Kurd wekû gel dimîne bin nake wekû gel dimîne û bin nakeve بۆ مەسەلەی ڕۆژاوا ژی ئەوە بۆ وێ بۆ مەسەلەی ڕۆژاوای کوردستان ژی ڕۆژاوای کوردستان دەبێت سیستەمێکی کۆماری دە ناوە فێدراسیۆندا دەب یەکەم پشتڕا دەبێت دەولەتە و لەڤرژت بێت کوردستانە باکوور ژی من ئێستا باسی ئیران و عێراق کرد کوردستانی باکوور ژی برێز عەبدوڵڵا ئۆجاڵان یان ئازاد دەبێت یان نیفچە ئازادیەکی دکن ئێردۆگان تا ئێستا 4 جارە برێز ئۆجاڵان بینیوە دەولەت باخچەلی 6 جار چوویە هەڤدیتن لەگەڵ ئەمە تورک لەیلازانەوان چەندین جار چوونە جارێ ئەشکەرە ناکرد برێز ئۆجاڵان ژی ئازاد دکن دەولەتی تورک لە ناوبینی دو تشتادا بوو هەگەر بووی بچیا سەرێ لە پردێ قەرەقۆز تێپەریا کوبانێ بگرتا ئەوە بووی دچوو سەردا پرۆژێ ئاشتی ڕادواستە بەلەم ji ber ku سەر نەکەوت carekedin ئێستا محتاجی کورد بێ دەولەتی تورک زانە دابەش دەبێ بۆ دابەش نابێ ئەو یاریە ku دەولەتی تورک di nav yarî da kir 10-15 roja xayan tewaw bû دەولەتی تورک ئێستا زانە دەبێ لەگەڵ ئۆجاڵان ڕێک بکەوە هەنێک مافی کورد بدە هەگەرنا ئەو ژی کاندیتە بۆ دابەش بوو بۆ وێ ئەوەی ku ڕۆژاوای کوردستان ڕوو دەدە تەواوکاری باشووری کوردستانە تەسیرە xwe li ser îran û کوردستانە تورکیا dike ئەوەی ئاخر bêjim sed sala bîstiyekan em bêjin ça sey ku spîk û li 16 heta 26 xayan 10 sala da nexşe diyar bû ئەمە ئێستا dest pê bîye li wana 8 9 6 sal heta xerîte diyar be gelê Kurd dibe gelekî uslûbekî nexweş e serdest belem dibe gelekî serfiraz û di rojhilatê navîn de jî dewletê Kurdî durust dibe dibe dergehek bo Avrupa û Amerîka